کوردێکی خەڵکی کوردستانی ئێرانە و ماوەی 18 ساڵە دەستی داوەتە جۆرێکی جیاواز لە کشت و کاڵی کە چاندنی وێنجە یا خود جەتە. ئەو ساڵانە لە هەرێمی کوردستان زەوی بەکرێ دەگرێت و وێنجەی تێدا دەچێنێت. ئەم بەرهەمە ئێمە یەک جار تۆمی بۆ ئەسێنین، ئەم تۆمە سندومە کیلۆ 14,000 یەک ساڵی وەشێنی بۆ 7 ساڵ. مانگە جارێکیش درەویەکەی، مانگە جارە درەویەکەی ماشەڵڵا ئەوەی وێنجەکەی حاڵەوەی چێژم ئەوەی وێنجەکەی تۆ مانگە یەک جار درەوی بکە ئەوەی وێنجەکەیە. ئیتر پێویستی بە ئەوە نییە، نە گیایەک تێرێ نە حوچێک تێرێ، مانگە یەک جاریش دەتوانی درەوی بکەی ئیسفادەی لێ بکەی، وەلێ بە تەرتیبات بە بۆرەی مێشک و عەقڵ چۆن ئاوی بدەیت، چۆن بێت لە مۆقەی ئەمە با لە مۆقەی با کەمتر ئاوی بدەیت، باکە نایڵێ هەمووی وەکو یەک ئاو بخوا وەکو یەک ڕاستۆ بێت. جیاواز لە جۆرەکانی تری کشت و کاڵ وێنجە بە تەڕی دروێنە دەکرێت و لەلایەن خاوەن ئاژەڵەکانەوە وەکو عەلەف بۆ مەڕووماڵەتەکانیان بەکاردەهێنرێت. حەبیبی جوتیار بەهۆی وشکە ساڵیەوە بەرهەمەکەی کڕیارێکی زۆری هەیە و داوا لە جوتیاران دەکات ڕوو لە چاندنی وێنجە بکەن. لە سلێمانی بیگرە، لە هەولێر بیگرە، لە کەلار دەربەنی خان هەتاکو خانەقیەتە ئەم سنووری گەرمیانە هەمووی بیناویانە جەرەسم بۆکەن بەخوا نیمە بیان دەمێ. ئەوێنی بەشی دە فەلاحەکە دە ئاژەڵدارەکە، هەر ئاژەڵدارێت تێ تەنێ دوو تەنەوە. ئەو مۆقع ئەگەر دە نەفەر بیکا من پێم خۆشە، من حەزەکەم خەڵک هەمووی بیکە، هەمووی فەلاحەت بکە. ڕاستە ئیسا بازێ خەڵکی ئەڵێ با هیچ کە لە ئیشەکەی من نەزانێ، با هەر خۆمم، وەلێ من حەزەکەم هەرکێ جەد بووە شوێنێ سەرپەرشتی بۆ بکەم، تۆمی باشی بۆ بێرم، تۆمێکی باشی بۆ تێرم، یەک دانە گیا سەوز نەکە کە بەروبوومێکی باشی چەدا نامێنێ. ئەمە 70% ڤیتامین هەیە بۆ ئاژەڵ، 70% ئەمە لە ئێرانە لە ڕۆژهەڵاتە پێش سوڵتانی گیاهان، پادشای گیاهان، یعنی بێتەنی جوانترین ڤیتامین هەیە بۆ حەیوان. هەتا ئەمە لە ئەوروپا لە ئێران لە ڕۆژهەڵات ئەمە ئەیکەنە حب بۆ نەخۆشینی ناوی هەمووی ڕۆخڵای ئینسان پاکەکاتەوە، بۆ خوێن باشە، بۆ شەکەرە، بۆ دڵ، بۆ گورچیلە، بۆ هەموو شتەکانیش باشە. ئەمە لە بواری مهندس ئەتوانێ بۆ خەڵک باسی بکەم شتانە زۆر خاصیەتی هەیە. چاندنی وێنجە پشت بە ئاو و شارەزایی دەبەستێت. حەبیب کە شارەزاییەکی باشی لە کارەکەیدا هەیە و ئاوی لە ڕووباری سیروانەوە بۆ سەر ئەو زەویانە گواستووەدەوە کە بەکرێ گرتوونی. کاکە گیانەمە یەک ماتۆر لە سیروان تێرەتی حەوزەکە، لە حەوزەکە بە یەک ماتۆر 270 دانە فەرڕێ ئاوایە ئیشەکە بۆ خۆی بە نەوبەت هەر 20 دانە 2 سەعاتێ خێنە سەری. ئیتر ئەمە هەر یەکێ 22 متر فڕێدا ئاوەکان. ئەیسا ئەمە 22 متر ئاوا ئاچوە، 22 ئاوا چوە، 22 ئاوا چوایتە و فەرڕێژمانە لویا دانیاوە بووی. ئەمە بە دەوری خۆیان خڕەخوا. وشکە ساڵی هەیە لە منتەقەی ئێمە، بارانی کەمە، وەلی ئاوەکەمان هەیە، بەحری سیروانمان هەیە بۆ استفادەی لێ نەکەن. من هەر برادەرێکیش تا 10 کیلۆمتر ئەتوانم ئاوی لە سیروانەوە بۆ بۆم بە 10 کیلۆمتر بە هەزینەیەکی کەمەوە، بە خەرجێکی کەمەوە ئاوی بۆم فقط کارەباش ئێمە ئەتوانین داوای کارەبا لە حکوومەت بکەین، حکوومەت کارەبامانەداتەیە. هەرچەندە زۆربەی خاوەن پیشەکان نهێنی پیشەکانیان دەشاردنەوە، بەڵام حەبیبی جوتیار ئامادەیە هاوکاری هەموو ئەو جوتیارانە بکات کە دەیانەوێت ڕوو لە چاندنی وێنجە بکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.